مەسیحیەکانی عێراق لە نێوان هەڕەشەکانی ڕەیان کلدانی و پاپای ڤاتیکان. ڕەیان کلدانی لە تیڤڕەشید بەکاردەهێنێت بۆ ئەوەی هەژمۆنی گروپەکەی بەسەر مەسیحیەکانی عێراقدا بسەپێنێت. بۆ لە تیڤڕەشید هەوڵەی دوورخستنەوەی لویس ساکۆیدا، سەرۆکی بزوتنەوەی بابیلۆن هاوڕێ نوێیەکەی باڤڵ تاڵەبانی یان ئەو پیاوەی کە بە سیاسی ستایل ناسراوە چاوی بڕیوەتە کورسی کەسی یەکەمی مەسیحیەکانی عێراق و هەوڵەکانیشی خەریکە کورد و ڤاتیکان دەدات بە یەکدا. جارێکی تر هێنانەوە واژۆکردنی مەرسومی ژمارە 147 کە تایبەتە بە دانان و جێگیرکردنی قەشە کاردینال ڕافایل لویس ساکۆ بە کاردیناڵی کڵێساکانی کلدان و کاستۆلیک و کەسی یەکەمی مەسیحیەکان. تەنانەت ڤاتیکانیشی هێناوەتە سەرخەت و مەسیحیەکانی تووڕە و نیگەران کردووە و تەنانەت لویس ساکۆ بەغدادی ڕۆ و هەرێمی کوردستان بەجێ هێشتووە. کێشەواری شاکانی نێوان لویس ساکۆ کە دانراوی ڤاتیکانە و ڕەیان کلدانی کە دانراوی قەیس خەزعەلی و ئێرانە ئاژاوەیەکی نوێی لە نێوخۆی عێراقدا دروست کردووە. تاکۆەوەی دوێنێ هەش گەورە قەشە بەیاننامەیەکی توندیان دەرکرد و لە تیڤڕەشیدیان بە بکەری کارەکە لە قازانجی ڕەیان کلدانی تۆمەتبار کرد و پێیان گوت تۆ لەو بڕیارەت نە لە تیڤ بوویت نە ڕەشیدیش. مەسیحیەکانی ئەمریکا و تورکیا و ئێران و عێراق و ئوردن تووڕە و نیگەران و دەڵێن ڕەیان پیاوی ئێران و حەشدە و قبوڵی ناکەن ببێتە پێشڕەویان و لە بەیاننامەکەشیاندا گوتویانە عەبدوڵڵە تیڤڕەشید ئەی باوکی عێراق بڕیارەکەت نە لەتیفانە بوو نە ڕەشیدانە و هەروها دەڵێن ئێمە پاشەکشێ ناکەین لە بەرگریکردن لە مافەکانی لویس ساکۆ و ڕۆڵەکانی کڵێسەکانمان و وەقفە تاڵانکراوەکەی. ئەم بڕیارە ڕۆژ لە دوای ڕۆژ بەهۆی دەرەنجامەکانی ئەو خراپتر دەبێت و ڕەنگە بتەقێتەوە و مەترسی دروستبوونی فیتنەی تایفی لێ بکەوێتەوە. ڕەیان کلدانی دوای ئەوەی توانی لە هەڵبژاردنەکان بە پشگیری ئێران و قەیس خەزعەلی 4 کورسی لەسەر حسابی مەسیحیەکان بهێنێت و هێزێکی بەناوی حەشدی مەسیحی لەلایەن شیعە توندڕەوەکان بۆ دروست بکرێت، ئینی چاویشی لە کلیلی قاسەکەیە و لە ڕێگای ڕێکەوتنی نوێی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکی کۆمار دەیەوێت ببێتە کەسی یەکەمی مەسیحیەکان و هەڵگری کلیلی قاسەکەیان. مەسیحیەکان نیگەران و تووڕەن و نایانەوێت کەسێکی چەکدار و نزیک لە حەشتی شعبی وەک ڕەیان کلدانی شوێنی لویس ساکۆی دانراوی پاپای ڤاتیکان بگرێتەوە و ئەوان دەڵێن ئێمە ئاشتی خوازین و شەڕمان ناوێت و نامانەوێت سەرۆکەکەمان نمایشی چەک بکات. ئاریشەکە هەر بەنێو ماڵی مەسیحیەکان نەوەستاوە کاتێک ڤاتیکان داوای ڕوونکردنەوە لەو دەستوەردانی سەرۆک کۆمار دەکات. هەر بۆیە هەژدەکە ژمێری دوای بڕیارەکە و دروستبوونی قەیرانەکە چارلز لاوانگا کاربڕێکەری باڵیۆزخانی ڤاتیکان گەیشتە لای سەرۆک کۆمار و پێیگوت لویس ساکۆ لەلایەن پاپاوە هەڵبژێردراوە و لا بردن و هێنانە پێشەوەی کەسێکی تر دەرەنجامی باش و دڵخۆشکەری نابێت. لویس و ستافەکەی بەسەر و ماڵەوە لە دژی مەرسومەکەی سەرۆکایەتی کۆمار بەغدادیان بەجێ هێشتووە و ڕوویان لە هەرێمی کوردستان کردووە و دەڵێن بۆ ئەبەد ناگەڕێنەوە پایتەختی عێراق و قبوڵیشی ناکەینەوە بڕیارە هەروە باسانی بەسەر سەرۆک کۆماردا تێپەڕێت و ناکرێت مەسیحیەکان بکرێنە قوربانی بڕیاری هەڵەی سەرۆک کۆمار و چەند سیاسیەکی عێراق.